وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندامی کۆمەڵەی حەوت داوا لە رووسیا دەکەن ڕۆڵی یارمەتی دەرببینێ لە کۆتایی هێنان بە شەڕی سووریا. پەرسەندنە سیاسیەکان لە دۆسەی سووریادا هاوکاتە لەگەڵ پێشڕەوی هێزەکانی سووریای دیموکرات بە ئاڕاستەی شاری ڕقا پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خلافات و وەک سەرکردەکانی ئەم هێزەش کە ئەمریکا پشتیوانیەتی دەڵێن فڕۆکەخانەی تەبقەیان بە تەواوی کۆنتڕۆڵ کردووە. دۆسەی سووریا باڵدەکێشێت بەسەر کۆبوونەوەکەی ئیتالیایی وڵاتانی کۆمەڵەی حەوتدا. وەزیری دەرەوەی ئەمریکاش جەخت دەکاتەوە لەوەی ناکرێت چاو لە تاوانەکانی دژە مرۆڤایەتی بپۆشرێ. ئەم لێدوانەشی هاوکاتی مەراسیمی دانانی تاجەگوڵی نەبوو لە شوێنی کۆمەڵکوژیەکەی ساڵی 1944 ئیتالیا. ئێمە ڕووداوەکانی ڕۆژی 12 مانگی 8 ساڵی 1944 سانت ئانامان لە یادە و جارێکی تریش خۆمان تەرخان دەکەینەوە تا هەموو ئەوانەی تاوانی دژی مرۆڤایەتیان بەرامبەر خەڵکی بێتاوان ئەنجام داوە بەرپرسیار بکرێنجار لە هەر شوێنێکی جیهاندا بن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرەنگاری هەموو ئەوانە دەبێتەوە کە تاوانی دژە مرۆڤایەتی دەکەن. کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی کۆمەڵەی حەوت بە مەبەستی تاوتۆکردنی وەڵامی ئەم کۆمەڵەیەیە بەرامبەر بەو هێرشە کیمیایی وڵاتانی ڕۆژاوا دەڵێن هێزە سەربازیەکانی ڕژێمی سووریا کردوێتە سەر خەڵکی بێتاوان. داواش لە مۆسکۆ دەکەن تا چیدی پشتیوانی سووریا نەکات. ئەوەی لێرە دەیبین هەروادێ و جیهان هاوڕا دەبێت بۆ پشتیوانی ئەو وەڵامی ئەمریکاوە ئەمەش نیشانێکە کە هەرگیز پش و درێژ نابین بەرامبەر بەکارهێنانی دڕندانی چەکی کیمیایی کە 100 ساڵ لەمەوە بەرقەدەغە کراوە. دوا بە دوای ئەو هێرشە کیمیایی حکوومەتی سووریا ئەمریکا و ڕۆژاوا داوای چارەسەریەکی سیاسیانەی قەیرانی سووریا دەکەن، بەڵام دەشڵێن لە سووریای ئایندەدا جێیەک نییە بۆ بەشار ئەسەد سەرۆکی وڵاتەکە. ئێستا کاتێکی گونجاوە چۆن هەوڵ بۆ پرۆسەی ئاشتی بدەین لە سووریادا لەگەڵ وڵاتانی وەک رووسیا و ئێران، عەرەبستانی سعودیە، ئەوروپا، ئەمریکا تا ڕێگە لە تاوسەندنی زیاتری شەڕەکان و تند و تیژیەکان بگرین. هەر ڕۆژی دووشەمە لەگەڵ بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوەی ئیتالیادا کۆماری ئیسلامی ئێران پەیامی خۆی نارد. باید به تروریسم خاتمه داده بشه. پێویستە تیرۆریزم لە سووریادا بنبەر بکرێت و بێگومان پێویستیشە هەندێک ڕێفۆرم لە سووریادا بکرێت. ئەوەش بڵین ئەو بنەمایانەی هێرشەکەی ئەمریکا بۆ سەر سووریا تەواو هەڵە و نەگونجا و یارمەتیدەری تیرۆریزمە. هاوکاتی ئەم پەرسەندانەش لە ناو سووریادا هێزەکانی سووریای دیموکرات لە پێشڕەویدان بەرەو ڕقە پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خلافات. هێزەکان توانیویانە کۆنتڕۆلی فڕۆکەخانەی تەبقە بکەن. سيطرنا على المطار بشكل كامل. کۆنتڕۆلی تەواوی فڕۆکەخانەکەمان کردووە و لە هەندێکی نزیکدا بنکەیشی ئاسمانی لێرە دروست دەکەین بۆ هاوپەیمانان و بۆ هێزەکانی سووریای دیموکرات تا لێرەوە لە مۆڵگەکانی داعش بدەین لە ڕەقە. هێزەکانی سووریای دیموکرات کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی دەکات یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بەشێکی سەرەکیەتی. ناول افجيك استراتيجيك اجبركو مطار كعسكري تناسكرن وطيبات ملي طابقه هذا مطار مشهوره نشكافن داج قواتان زحفت دا شرکت یعنی ارتش آزاد بود، نصرا بود، اندوی چته بود. بلاکو جیک استراتژیک مربوط کرده هر چیزی داره که مثلا عراضی و زحف فرای یعنی اگر تدکاری دوره جیبه که تدکاری یعنی آلان عسکری تدکاری سلاح جیبه خیلی تدکاری پروردهش تدا ببینی. ئێستاشی لەگەڵ دابێ کاردانەوە دژی هێرشە کیمیایەکەی حکوومەتی سووریا بۆ سەر شارۆچکەی خانشیخون بەردەوامە، نەکرد لەسەر ئاستی سیاسی بەڵکو لە ناو کۆمەڵگەکانیشدا وەک ئەو گرتبوونەوەی منداڵانی خوێندنگاکانی شاری نیودەلهی هندستان لە مەیدانی غاندی کردیان بۆ پشتیوانی لە منداڵانی سووریا، وەک دەگوترێت نزیکەی 30 منداڵ بوونە قوربانی هێرشە کیمیاییەکەی ڕۆژی سێشەممەی ڕابردوو.